ئێرە چیای ئەزمەڕە لە شاری سلێمانی. تیمەکانی هەڵگرتنەوەی مین و تەقەمەنی بەڕێوەبەرەتی گشتی کاروباری مین لە سلێمانی سەرقاڵی هەڵگرتنەوەی مین و تەقەمەنین لە کێڵگەیەکی فراوان کە ڕووبەرەکەی 51,000 مەتر دووجایە و تا ئێستا 1500 مەتری پاکراوەتەوە. ئەم کێڵگەمینەی کاری تیا ئەەکەین بڵێ شێوازی کارکردنەکەمان لە چاو هەندێک کێڵگەمینی ترا قورسە، هەم بەهۆی سەختی هەڵکەوتەی کێڵگەمینەکە و هەم بەهۆی بوونی مینی کەمکانزا کە ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە کارەکانی ئێمە سست بکاتەوانێ. بەپێی ئامارەکان لە سنووری پارێزگای سلێمانی 234 میلیۆن و 500 هزار مەتر چوارگۆشە زەوی پیس بوو بە مین و تەقەمەنی هەبووە. تا ئێستا لەلایەن تیمەکانی هەڵگرتنەوەی مین لە بەڕێوەبەراتی گشتی کاروباری مینی سلێمانی 82 میلیۆن و 500 هزار مەتر چوارگۆشە زەوی پاکراوەتەوە و ڕادستی خاوەنەکانیان کراوەتەوە. دیارە ڕووبەری پیسبوو لە سنووری پارێزگای سلێمانیەوە کەم و پێشتریش باسمان کردووە 234 میلیۆن و 500 هزار مەتر مڕەبع. لەم ڕووبەرە بە قووەتی هەموو کۆمپانیەکان و خۆمان و لە دوای ساڵی 92ەوە کە کاری لێکراوە نزیکەی 82 میلیۆن و 500 هزار مەتر مڕەبعی پاکراوەتەوە و ئەو 82 میلیۆن و 500 هزار مەترە مەسەرەن هۆکار بۆ ئاودانکردنەوەی گوندەکانی کوردستان، هۆکار بۆ بوژانەوەی ژێرخانی ئابووری. هەروەها بەپێی ئامارەکانی دەستگای گشتی کاروباری مین لە هەرێمی کوردستان ڕووبەری زەوی پیسبوو بە مین و تەقەمەنی لە کوردستاندا نزیکەی 676 کیلۆمەتر بووە، تا ئێستا 560 کیلۆمەتریان پاکراوەتەوە، لە ئێستادا 216 کیلۆمەتریان ماوە پاک بکرێنەوە. تا ئێستا ئەو ئیشەی کە کردومانە بەڕاستی لە کۆی 776 کیلومتر دووجا کە بە پێی ڕێکخراوی VVAF کە زانستیە ئەمە 216 کیلومترمان ماوە تقریبا تا ئێستا 216 کیلومتر دووجامان ماوە. ئەو مەسافەیەش ئەو ڕووبەرەش ئەو مەساحەیەش هەموو ڕووبەری زەحمەتن، هەمووی لە شاخن، ئیشکردنی لەسەریان زۆر زەحمەتە. یعنی بەو ئیمکانیەتی کە ئێستا هەمانە بەڕاستی من تەوەقعەکەم طبعا حکوومەتی فیدرال تاکو 2028 موعدیتی کە هەموو مینی دژە کەسی لە عێراق تەواو بکە، بەڵام من دڵنیامە تاکو 38 تاکو 48 ئەم مینانە تەوانم لەبەر ئیمکانیات و لەبەر نەبوونی پارە بۆ ئەم بەرنامەیە. لە هەرێمی کوردستاندا ژمارەیەکی زۆر مین و تەقەمەنی لە کێڵگە کشتوکاڵیەکان و سەربازگەکان دانراون کە مێژوویان دەگەڕێتەوە بۆ جەنگی چەند ساڵەی نێوان عێراق و ئێران. بەشێکی زۆری ئەو مین و تەقەمەنیانەش لەلایەن ڕژێمی لە ناوچووی بەعسەوە دانراون، تا ئێستا زۆرترین هاوڵاتی بوونەتە قوربانی. بەشێک لە قوربانیەکانیش کارمەندانی تیمەکانی هەڵگرتنەوەی مین بوون. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.